بەناوی خۆی بەخشندە و مێرەبانستاتان لێ ببینێرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر جارێکی تر لە شاری هەولێر و لە بەردەم پەرلەمانی کوردستان بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە بۆ ئەم جارە دەنگ و ڕەنجی دانەمەزراوان بۆ ئێوە دەگوازینەوە ڕاستەخۆ دەچم ئێستا کە بەیاننامە بکە دەخوێنرێتەوە لە بەیاننامەکە ڕاستەخۆم جارە دەکەینە تەوەری بەرنامەی پەیامی تۆ بزانین لە بەیاننامەکە داواکاریەوان چیە داواکاریەوان دەبێت بە تەوەری بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆ سڵاوی ئەفرێنەری مەزن بڕژێ بەسەر هەموواندا داوا لە خودای مەزن دەکەین کەوا گوڵە بەهارەی چرۆی زانستی ئەم وڵاتە و تەواوی فێرخوازان هەمیشە گەشاوە بکات بەڕێز کەسایەتی یەکەمی کوردستان سەرۆکنێ چیروان بارزانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور مەسعود مستەفا بارزانی بەڕێز وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دکتۆر ئارام بەڕێزان سەرۆکایەتی زانکۆی سڵاحەدین و تەواوی مامۆستایانی زانکۆ و لایەنە پەیوەندیدارەکان داوا لە ئێوەی بەڕێز دەکەین کەوا کۆی گشتی دەرچۆدانە مەزراوەکان و هەروەها بە تایبەتی کەس سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات کەوا بەدەنگ ئێمەوە بێن و ئەم چینە خەمخۆر و زانستخوازیەوە بێن دەرگای دامەزراندن بکەنەوە کەوا 8 ساڵە ئەم دەرگایە داخراوە و 3 وەجبەی دانەمەزراوی یەکەمەکانیش لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون و سەدان جاریش وەکو هەموو چینی توێژەکانی زانکۆ و پەیمانگاکان و دانەمەزراوان گوتومانە ئەمە گەورەترین هەڕەشە و سوکایەتیە بەشکۆی بڕوانامەکانمان و ئاستی زانکۆی و ڕۆحی پێشبڕکێکاری لە نێو تەواوی زانکۆ و پەیمانگاکاندا و تەواوی دەرچۆ دانەمەزراوەکان هەروەها وەکو ئەنجومەنی دانەمەزراوان و وانە بێژان و یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان و تەواوی دەرچوانی دانەمەزراو داوا دەکەین دامەزراندن و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرکی تایبەت بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار جێبەجێ بکەن هەروەها دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژه یاسای بودجە بۆ دامەزراندنی ساڵانە بە شێوەیەکی دادپەروەرانە هەروەها جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومەکان و کەرتی تایبەتدا کاراکردنەوەی پرۆژه یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان و دامەزراندنمان بەبێ پاڵپشتی و تەسکەی حیزبی بڕینەوەی دەرەماڵە بۆ ئەو دانەمەزراوانەی کە لە کەرتی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخساوە بە جۆرێک لە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتەی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت و کەمکردنەوەی موچەی خانەنشینی پلە باڵاکان بە ڕێژەی 150 بۆ ئەوەی ساڵانە لە دەرچوانی زانکۆ ڕێژەیەک دابمەزرێنێت هەروەها ماوەی چاوەڕوانی هەموو دەرچوانی دانەمەزراوان بە کۆی گشتی وانە بێژان بە خزمەت بۆمان هەژمار بکرێت بە هەموو دەرچوەکانەوە لەگەڵ ڕێزی تەواوی ئەنجومەنی دانەمەزراوان و وانە بێژان و زانکۆ و پەیمانگاکان بالەجێ هەر بندیوارەشی بالەجێ هەر دوو موچەشی دەرچۆکی دانێوەچی ئەوەیە گوڵۆکی دانێ لە جێ بۆمبەچی لە سوارە 2012 تەخەڕوزم کردیا هیچ ئەمەلێکمان بۆ حکومەتە نییە کۆلێژ و پەیمانگاکان بەڕاستی بوونە سپۆنسەری بێکارکردنی گەنجەکان 3 ساڵە تەواو کردووە هەیە 9 ساڵە تەواوی کردووە دەبات هیچ نەبات تا ئێستا دامەزراوان ئەگە داژ نەمەزراوان یانی لە کەرتی تایبەت بیانتوانی بەیە هەلی کاریان بۆ بڕەخسێت کەنجل قەرەبووی داک و بابمان بدەینەوە ئێوە 25 ساڵ ئەوان ئەمەی بەخێدەکە وەڵای شەرمەزاری داک و بابی خۆمانین باشە لە بە ئەو بندیوارێ ئەم دانامەزرێ عقلی منیشی خواردیا 5 میلیۆن کەس دامەزرایە 3 میلیۆن داوام ناکە هەمووی بندیوار داواکاری ئەمە ڕوون و ئاشکرایە ئەمە داوای نەفتی ناکەین داوای بودجەی ناکەین داوای ئەو شتانە ناکەین کە ئەوان بردیتیان داوا دەکەین لەو خەرمانەیە کە ئەوان بردیتان مشتەشی بدەنەما وەکو عەقڵی شەرعی و یاسایی خۆمان هەر ئەوەندەمان لێیان دەوێت و داواکاری وەکو پێم گوتن داواکاری لە کاک مەسعودی دەکەین داواکاری لەسەر ئەو گەنجە قوربەسەر و خێرە خۆنە دیوانە بە جواب بێتن تاکە یعنی گەنجێک لە مارە دانیشیتن و شەو ڕۆژی بە خەم و خەفە تەنها ئارەزووی مردن بیتن یعنی دەکرێت و لە وڵاتەشی هەموو خاکت زێر بێ هەموو خاکت نەفت بیتن یعنی تو نەتانی بە ئارەزووی خۆت بژی نەتانی بە ئارەزووی خۆت پیاسەش بکەی شتەشی بکەی ینی خۆ ئەمە داوای هیچ ناکەین تێدەگەی ینی ئەمە داوا دەکەین دامە مەزرێنەوە هەر ئەوەندەمان لێیان دەوێتن کە دامەزراندن هەیە بالەجێ هەر بندیوارەشی بالەجێ هەر دوو موچەشی دەرچۆکی دانێوەچی ئەوەیە گوڵۆکی دانێ لە جێ بۆمبەچی ینی ئاوایە دەکرێت و لە وڵاتەشی 105,000 کەس دوو موچەی هەبیتن گەنجەشی ئەلێرکانە مەمنون بیتن بە 500 ساری یعنی شتی و هەلەشن لە چ قاموس و قانونەشی بووە ئەمن کۆلیژی پەروەردەم تەواو کردیا کۆلیژی پەروەردە خۆ وەزیری پەروەردە 1000 بڵێ من نەخسم هەیە لە مامۆستا وەزیری پەروەردە دەرێ نەخسم هەیە بەس هەرچی تەواو دەکاتن دەبتە مامۆستا
ئەو لێرە و هیوادارم وەزیری پەروەردەشتێ بکە هەرچی تەواو دەکە هەرچی بەشێک دەبتە مامۆستا دەیکەنەوانە بێش خزمی مدیریە خزمی مشریفە خزمی بەڕێوبەری گشتە یعنی وەزیریان بە خۆی وەزیر با خۆی یەکلایی بکاتەوە یان وەزارەتێک با بکاتە وەزارەتی کوبرێ منەوعات هەر کۆلیژێک تەواو دەکاتن با بێتە مامۆستا یانیش با ئەو بەشانێک کە بۆ مامۆستای دەبن بیان کاتە مامۆستا دەرچووەکانیش هەر کەسە لە بواری خۆی لە شوێنی خۆی دایمەسرێنیتر بەڕێزت تۆ لەبەر چی لێرە گبووریتەوە ئامانجیەوە لە گردبوونەوە لە بەردەم پەرلەمانی کوردستان چییە؟ سەرەتا بە خێراتتان دەکەم وڵای هۆکاری خڕبوونەوەی مەلێرە دامەزراندمە بەڕاستی پاش 7 ساڵ دەرچوونمان لە سوارە 2012 تەخەڕوجم کردیا هیچ ئەمەلێکمان بۆ حکومەتە نییە 2012 شتین نەبووی نەخێر تاین نەبووە 4 ساڵوانم بێژم کردی ئەو ساڵ بە بڕیارێکەوە دیبلۆمەکان دانامەوانە بێژی دواناندرێنەوە کەچی لێدایە بە واسە دانراینەوە ئێستا بە خەریکی شوکار ئێستا وەڵی شکار و ڕۆژانە کاسی بیە خێزاندارم شادی خۆتی ئیسفادت لێ کردو بۆ کار و پیشەکەت تا ئێستا نەخریت تەنها ئەو 4 ساڵی وانە بێژم کردەوە تا هەروەندەیە ئەوەندە باشە داواکاری تۆ چیە دەتەوێت چیتان بۆ بکرێەوە پێویستان بەچێ لە ئێستاکەدا داواکاری ئێمە دامەزراندنی هەموو دەرچوانە بە بێ جیاوازی بەشەکان و بە خزمەت ساڵی دەرچوونمان و داوا لە حکومەت دەکەن هەمومان دامەزرێنێت هیچی دیکە تەمەنی گەنجانمەوە بە فیڕۆ نەدات بەڕاستی پێم بڵێ حاڵی گەنجانی دەرچوو ئێستا کە حاڵیان چۆنە بەگشتی پەرێشان و ماڵ وێرانە بەڕاستی گەنجمان هەیە فلوسی لە بەرچدانە ناتوانێت 250 ناتوانێت پیاسەیە پێ بکە لەو تەمەنەدا 250 هزاریەک 10,000 لە دایک و باوکی داوا بکات بەڕاستی زۆر ناخۆشە بێکاری هیوادارم حکومەت ئاورێک هەم لایەکمان بداتەوە پێم بڵێ ئەو هەموو گەنجە هەموو خاوەن بڕوانامە بۆچی لێرە گربوونەتەوە ئامانجی سەرەکی ئەمان چیە؟ خێر بن تاوان کۆلێژ و پەیمانگاکان بەڕاستی بوونە سپۆنسەری بێکارکردنی گەنجەکان گەنجێکی زۆر بەهۆی خوێندن لە کۆلێژ و پەیمانگاکان ئەو ڕۆ بێکار کەوتە لە ماڵ هۆکارەکەشی بەڕاستی کۆلێژ و پەیمانگا خوێندنە بەداخەوە لە هەموو دنیا خوێندن مای ڕۆشنبیری و سەقافەت و بەرەو پێچوونە بەڵام لە کوردستان تەنها هۆکاری بێکارکردنی گەنجەکانە بەڕاستی بەجددیە هەموو گەنجە ئێستا لێرە دەیبینی بەرهەمی 6 ساڵ 7 ساڵ دانەمەزراندنی گەنجەکانە لە هەموو وەزارەت و لە هەموو پسپۆڕەکان بۆیە بەڕاستی ئەو گەنجانە دەبینی هەمویان لە ناخیان گرکانێک هەیە لە ناخیان ینی بەجددی کابرا 6 ساڵ بیتن لە هەموو پسپۆڕەکان دامەزراندن نەوی دانەمەزراویتن ئەو ڕۆکە بەڕاستی وەزعگەوی هینایتە سەجادەی واقعگەوی دروستکردیە لە خۆش و لە هەم شتی بێزارە بەڕاستی من کۆلێژی پەروەردەم تەواو کردووە کۆلێژی پەروەردە کۆلێژێکی بێگومان گرنگ و بەردەوام پێویستی بە نوێکردنەوەیە لە بەروەی مامۆستایان کە تەمەنیان گەورە بێت لەوەیە پێویستکە کە تەقاعد کرێ ئێوە بۆچی دانەمەزراوان خۆیەوە پێویستین لە ئێستاکەدا بەخوای برای من ئێمەش بەشێکین لە قوربانیانی ئەو دانەمەزراندنە شاڵاوی ئەو دانەمەزراندنەی چەند ساڵە ئەمەشی گرتوتەوە بەڕاستی ئەگەرنا لە کۆلێ لە وانیوانی کە پسپۆڕی و عنوان وەزیفیان مامۆستایە بەڕاستی لەماوەی 6 ساڵە کە دانەمەزاندن نەکراوە فەراغێکی زۆری مامۆستا هەیە لە قوتابخانەکان ئەو فەراغە زۆرش بەڕاستی تا ئێستا کە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرمی هیچ پلانێکی نەبووە لەو پڕکردنەوەی پلانی ئەو بۆکەوانە بێژان لە جێدانێتن بەڕاستی ئەگەرنا 6 ساڵە مامۆستای دانەمەزراندووە ئێوە پەروەردە گەربێت و لە قوتابخانەکان دەرز نەڵێنەوە لە کەرتی تایبەت دەتوانن لەکوێ دەرز بڵێنەوە وڵای تر دەبێ یعنی بەجددی یەک لە بێپلانەکانی حکوومەتی چییە بەڕاستی لە هەموو دنیاە کە کۆلێژەکەت کردویان پەیماگە لە بەرامبەری وەزیفەکەت لەو کۆلێژە هەبیتن لە بەرامبە وەزیفەکەت لەو کۆلێژەویتن دوو ڕێژکە دەرچی ئەو کۆلژیانە ئەو پەیمانگایی نەیتانی لە پسپۆڕەکەی خۆی خزمەت بکەتن دا ئەو کاتەی بەڕاستی بابەتەکەتە جێ لە شێوێنی و بێسەروبەری ئەمن کە دەرچوی کۆلێژی پەروەردەمە چوم لە کارگەچی ئیشم کرد دا ئەو کاتی پسپۆڕەکە من یانی چێ ئەو 6 ساڵی خوێندنی من یانی چێ بەڕاستی پێمان وایە بەڕاستی کێشە و مەشە ئەو کێشە و مەشاکلەی کە ئێستا کە ناو گەنجان بەربڵاوە بەشەشی زۆری بەهۆی دانەمەزراندنە بەهۆی ڕاوەستانی پرۆسەی دانەمەزاندنە لە کۆلێژ بەمەگال لەماوەی چەند ساڵێک ئەو گەنجە نووسیوێتی ساڵی 2020 حکوومەت دەنگمان ببیستە مەبەستە چیە لەم قسە دەنگتان نابیسێ زۆر بە خێرات نادەکەم بەڕاستێکە دەنجی ئێمە بویست بە وەکو برادران ئاماژیان پێکرد من 3 ساڵە تەواوم کردووە هەیە 9 ساڵە تەواوی کردووە دەبات هیچ نەبات تا ئێستا دامەزراوان ئەگە داژ نەمەزراوان یانی لە کەرتی تایبەت بیانتوانی بەیە هەلی کاریان بۆ بڕەخسێنمە وەسم لەکەی تایبەت چی ئێمە زۆر بمان وابزان پەروەردەمان تەواو کردووە قوتابخانە هەلیەکان باباسیەوە بکەین یعنی مامۆستا هەیە لە قوتابخانەی حکومی داوام دەکات لە 2 تا 3 قوتابخانەی هەلیش داوام دەکات باشە لەبەر چی یعنی
چۆن دەتوانێت ئەو هەمووانە بڵێتەوە چۆن لی تێک ناچێت چۆن سەرقال نابێ یان سێ ساڵە تاوام کردەوە خەریکی چی وەکو وڵا ئێستا خەریکی دوکانداری دەکەم بەڵێ پسپۆرێکی خۆت نییە هەر هیچ پەیوەندی بە ئیشەکەیم نۆ نییە من تەربەر ریاضم تاوا کردو مامۆستای وەرشم دوکانداری دەکەم ینی خۆ شانازێ بۆ من شانازی پێوە دەکەم بێکاردانە نیشتمە و هەوڵی خۆم داوە بەڵام پێویستە حکومەت کەسی شاو لە شوێنی شاودا بنێ ینی مامۆستایەکە ناتوانێت وانەکەی بڵێتەوە چۆن دەتوانێت لە دوو مەکتەبی هەلیش دەرس بڵێتەوە چوومە مەکتەبی هەلی دەڵێ 350,000 لە ساعت هەشتی بەیانێتە سێ نیۆڕۆ باشە پێم بڵێ حاڵی دەرچوان لە ئێستا کە دەچۆنە بەگشتی ئاوڕێ دەرچووەکانە بەگشتی باسکەین من وەک خۆم باز ناکەم لەوانەیە زۆر باشتر بم کە بەگشتی حالیان زۆر خراپە ینی ناتوانێت هیچ شتێک بکە ینی مافەکانی خۆی ناتوانێت بەدی بێنێ ناتوانێت داوای مافی خۆی بکە فەرم و 100 کەس نهاتووە لەبەرچی نهاتووە کاکە ناوێرێن ئەوە واقع خەڵکی ئەو لێر ترساوە با پێت بڵێم دەست خۆش بێت تۆ نووسیتە چیتانەوە بۆ کردن با منیش لێت بپرسم چیتانەوە بۆ کردنیەوە سەرەتا بەخێراتان دەکەم ئێمە ئەوەی دەمانێت دامەزراندنە هەلی کارە بەڕاستی ئەوانەی کە لە ماڵەوەن بەڕاستی زۆر گیرە دەبوون بەڕاستی کاتێکا من بێ ئیش بووم تەنها مختبەرێکم تەواو کردووە لە ترسیبم زیاتر بڵاو کردێتەوە هیچ کەسێک گوێ پێ نەداوم هیچ کەسێک گوێ پێ نەدام لەبەر ئەوەیەکی خزمێنەیە هەمووی واسەکاریە ئێستا ئێمە ژێرمان ئاوە بنزینە نەوتە هیچ کەسێک گوێمان لێ ناگرێت سەرێکە ئەو هەموو نەوت ئەوانە بۆ کوێ ئەڕۆن ئایا باشە ئێمە کاتێک دەمانێت دامەنزرێن بۆچی خوێندومانە ئیتۆن چەند ساڵی خوێندومانە ئایا ئەو خوێندن ئێمە بەفیرۆ چووە بەفیرۆ چۆیان نا بەفیرۆ چووە ئەوها بڕۆ بەڵێ بەفیرۆ چووە چەند ساڵە تەواو کرد من ئەو ساڵ تەواوم کردووە چکە لەبەرەوەی مختبەرەکەی من هیچ طبیە کۆلێژێکی تەواو کردووە من کۆلێژنە مەحەد تەکنیکی کوێم تەواو کردووە ئێمە چەند ساڵ کە دەخوێنین باشە ئایا ئەو هەر ساڵە دامەنجاندن نییە باشە ئەو شتەکە کەڵەکە بووە ئەو خەرکەکە کەڵەکە بووە ئایا چۆن دان دەمەزرێنی ئایا چۆن چارەسەریان دەکرێت یەخر باشە حکوومەت پلانی هەبێ بۆ ئەم شانە ئەوها بڕوە ئەو گەندەلکاری گەندەل و دزی و ئەو زەردانە بمێنن نەبەخوات چا نابێت گوڵەکەم تۆ پەیامت چییە بۆچی لێرە کۆبییتەوە ئەمڕۆ من پەیامەکەم هەیە بۆ فێ خوێندنی باڵا ینی بێ بەرنامە بێ پیلان ئەمن ئێستا ئەوایلی یەکەم 2016 بۆ عەبدا کاکە ئامەزرانەکەشمان پێ ناوێ ئێستا ینی حەق خۆمە خوێنەکە دەچمەوە فێ کۆلێژ ئەمێ بخوێن و دەرێن یەکەم و فێ دووەم سێم لە هەشتای فێکەمتر دەبیت بتە پارانێت یعنی تو حیبە فێ بچەوە حکومی برێن فێ خوێندنم بەپار ئەدی ئەتکو لەرەی قەیرانە باشە فێ قەیرانت ئەدیکو ئەمە ساڵانە میلیۆنێک و فێنی بدەم ئەدی عەقیڕێ یەکەم بووی یان چەندەم بووی لە کۆلێژ لەسەر ئاستی هێماعەتی خۆم یەکەم قسمی خۆم ئێستا کە بۆ شنیە بخوێنیتەوە لە کۆلێژ نەخێر ئەمە ئێستا معدەلم هەفتاوەشتە یعنی لە مادیش هیچ قسەیان تێ نەکردێکی کاکە تو هێشتا هەبی دەبتەوە پارێت چیۆ کولێ بتە پاڕێک یعنی عیبە بەڕاستکەت ئامەزرانەکەش نییە عەق خۆمانە ئێستا کە عەقمە خوێت کەسیش قسەنێت چێکی نەوی چۆکم فلان یعنی هیچ نییە یعنی وەسعی دەرچوان پێم بڵێ لە ئێستا بەڕاستی وەسی دەرچوان خراپ هەمیان تووشی شوێ نەخۆشی هەرونی کرد عیبە بەڕاستی کابرا دەستە خۆبەخشی مانجێ 100,000 مانجێ 200,000 ئێمە وەکو گەنج هاتوین بۆ ئێرە بە تاکید ئامانجێکمان هەیە لێ هاتین ئێرە ئەگەرنا لەو ڕۆژێک کەس نییە لە ماڵی خۆی بێتە دەرێ لە بۆ شتە چووە کە ئامانجی نەبیتن ڕاستە ئەمە تقریبا 5-6 ساڵە تەخەرجمان کرێت تا ئێستا یعنی ئەهلیش حکومی هۆیز دەستمان نەک بەس شوشتیتەوە هەر مەگەر بەس خوا ئەگەر ڕۆمان پێ بکە ئەهلیش کە چوینە یعنی ئەهلی بە من دەرێتن واستەی بڕۆ بکە بەس ئەو ساڵ و پار یعنی بە 2 ساڵی بە قورآن دەتانم بڵێم لەوانەیە 100 سیڤیم پڕ کردەوە 100 لە حکومی لە ئەهلی لە شەریکات نازم چ یعنی دەچێ هەرچی کابرا پێ دەردەری کاکە واستەت هەیە واستە لە چێ بینم واستەم دەرێم خۆیە دەرێ باشە چاڕۆن وەرزشم تەواو کردیە لەز ئێستاش ئەو بەشێکا من تەواو کردیا با بڵێن زۆر کەسی ئێستا مامۆستای وەرزشێ لە قوتابخانەکان ئەو چ ئاهلی بچ حکومی بیتن بە تەمەنەکان دەڵێم بە چارێکی بە قەدمەی پێ نییە باشە وەرزش بۆتە دەرسێکی لاوەچی لە قوتابخانەکان فعلەن ئاوا لاوەچیە فعلەن ئاوا لاوەچی و دەبێ ئاوا بێ
وڵا بەتاکید ئەوە چەند ساڵەکە لە وەرزشکردن لە سەر ئاستی هەرێمی کوردستان فیستیڤالەکان نمایە فیستیڤال ئێلۆ یان لەبەر چ نمایە ئەوە دیارە کە لاواز بوو وەرزشکردن باش ئەگەرە تو چەند ساڵ پێش ئێستا فیستیڤال و شتی ئاوامان دەکرد قوتابخانەکان چاڵەش قوتابخانەکان چاڵەش پەروەردەکان پەروەردەی هەولێر پەروەردەی کەرکووک بە سنیمانی هەموو پەروەردەکان چالاکیان دەکرد ئێستا نەمایە لۆ وەرزشکردنیش زایف بووە باشە پێم بڵێ حاڵی دەرچوان ئێستا کە چوانە بەگشتی وەڵە بەگشتی خراپە بەخوای ئەوەی دەرێتن باشە لەلایەن من ئەم بخۆم بەنسبەتە خۆم یەک بەخۆمە دەرێم باشم بەس ڕاست نییە ئەنی ئیناو دریم نییە کە ئەو قسەی دەکەم بەڵێ چیتکەمانە کاکەمەشتمانە کاکەمانجی با بە 400 بە 350 دامان بزرێتین یعنی مستەقبلمان دیار 25 ساڵین کاکەم 25 ساڵم باشە کەنجی دادەمەزرێم چەند ساڵ دەژیم ئەم تووسام چەند ساڵ دەژیم ئێوە کەنجی قەرەبووی داک و بابمان دێنەوە ئێوە 25 ساڵ ئەوان ئەمەی بەخێ دەکە وەڵڵای شەرمەزاری داک و بابی خۆمانین باشە یعنی ئێستا نازانم دەچینە ماری لە ماری هەر بێزار بن بێزار لەو ئەوەندەی کە برێن دای پارەمان بدێ 25 ساڵ ئیوێ برێتن دای پارەم بدێ یعنی ئەو جوانت خوا ئاخرتوانانی هیچی شێچش بکەن لەبەرەوەی کە خەریکی خوێندم کاکە ئەمە 16 سال ئەتو دەخینی لە 16 سالی ئەت فێرە چی شێک دەبی بە 3 سالی فێر ئەو ئیشش نابی ئەو ئیشش تا فێر دەبی تو کەنجی دەتوانانی بچێ ئیشی خۆت دەبی هەر لە بن دەست خەرچی ئیشی بکەیت بەوەش ڕازینە کاکە بەس ئەو ئیشش نمایە یعنی هەڵی کار نادەنە خەڵکەکە کاکە وەڵڵای نازان ئەو شەریکاتانە بێزار بینە بەخوای زۆر ببێتان بێزار بن گوتت ینی لۆ ئیشکتان نەکردیە تا ئێستا ئەمن بەخۆم برادرم لەگەر بووە لە پۆلی نۆ گوتی ئەمن لێرە ڕادۆستم لەگەم پێک و ناجیع بووین هەردووکمان بە پلەی باش و زۆر نایە بۆ ئەو گوتی ئەم دەچم ئیشەکی دەکەم لێ ڕادەکشێمەوە ئێستا ئەو ساعیبی هەموو شتە چییە وازی ئیشەکەی خۆی کرد ئەمن بێشادەیە چوو ئیشی خۆی کردو ئێستا ئیشی خۆی هەیە لە خوای بە زیاد بیشاڵە دەقاتی دەبی سارەی خۆی هەیە خانی خۆی هەیە ژن و مارم داری خۆیە ئەمنیش خوێندم هەموو ئەوەکانی خوێندنم بە پلەی نایە بتەواو کردی هەر هەموو لە خوێن بەعاەتی نەکەتیمە دەوری دووەم لە خوێندنم ئێستا ئەمن ساعیبی هیچ تەچینیمە بەوانە بێژی داوام دەکەم هەتا ئێستا یەک مەعاشی دایتە من بەس مانجی دەوە مانجی یەکە 2020 ئەم مانجی دەی 2019 وەگرتێت 400,000 ئەوە چ دەوامەکە بەم دەکات هەفتەی 25 دەستش دەرێمەوە ئەو قورگەم ئێستا لە سەدانە دەی معدل لە فعیل لە ملکم یەک بام پێکەوتن قورگم دەکەوی لەسەر دەرزگوتنەوەی بە 400,000 4 مانگ جارە دوایە ئێستا ئەمە ئەوها دەنج خۆمان دەردەبڕین دەرێن کاکە ئەوانە دەستەچیان لە پشت ئەمە دەستی چما لە پشت ئەمە ناخی خۆمان دەردەبڕین ئەمە ئێستاەوە بەغدا بەم کەبیرە چاوارکەم مووسر و بەغدا جێی لەمەیە لە سەگەندەڵی ئەوهان لات ئەخە ئێرەش لە سەگەندەڵی ڕۆژێکدادی ئەوهالی دەمە عزمانی نێوهالیبی بەسوی لێ دێتن دەستی چمان لەبێت ئەمە لە دەستی ئەوخوای گەورەمە لە پشتە هیچمان لە پشت نییە هەر ئەوەندە مەبوو حاڵی نەمەزراوان ئێستا کە چۆنە و هاوڕیانی خۆ ئێستا کە بەچی خەری وەڵڵای هەمووی بووتە ئەوە نووسن بەس شێوێ هەتا سعات 12 خۆت بخافرێنە بە ئەتەرنێت و بە ئەوەی هەتەمشا ئیخباری کە و هەتەمشا قاسم سولەیمانی کەین و هەتەمشا ئەوەی کەین هەر بێزار بنە چی جێلە ئیخبار ڕاگری هەر هەموو قسەکان دووبارەشە ڕۆژێک عەزم لێ تەمشا تەلەڤیزیۆن کە برێ ئیخبارەوان نەبوو هەموو ئیخبارە هەمووش بەبێ ئیستیفادە هەمووی هەر دەرێ ئەو هاکرەوە هاکرێت دوای ئەندام پەرلەمانێک دێتن لێرانە 5 دقە لەگەڵمان ڕادەوەستی ئەم نیش دەمتان بماندام پەرلەمان لێرە بێم و برێم کاکە ئەم لەگەرتانم تەواو قسەکانتان دەگەینم کە چوومەوە ژۆرە هەموم لە فکرکردەوە چی استیفادەیە ئێستا لەوانەیە هەمووشان برێنەمە هاتین و پشتگیریان خۆپشاندانمان کرد پشتگیری خۆپشاندانی کەنجینەوەی پێ 5 دقە لێرە ڕاستی و دوایە بچیەوە تاو هەرکەس ماری خۆی تا ئەمنەوە 4 جارە بەشداری خۆپشاندانی دەکەمە تا ئێستا شتێک نەکرێ دوایش دەرن خەرچی هەولێرە ئێستاەوە لە 4 بەشی بەشە چش نهاتیە خەرچی هەولێرە لە خۆی دەترسێ لێ نایەتە دەری ئەگەنە لە 4 بەشەوە بەشە چش نهاتیە خەرچی هەولێر دەترسێ ئێستا بیباتن و بزری کاتن و چێ لێ دەپێستەوە دارە فەقیرە کابرا بگیرێتن آخر بەچ بەردەبی پارە هەر ناتان بەربی ئەمن بەخۆم هەموو برایەکانم هەموو لە ناعس بشن هەموو پلەشیانەیە بەس ئەم ناقم لەوانی ئەم عەق خۆم دێ ئەخۆم ئەو عەق خۆی هەیە ئەمش عەق خۆم دێ ئێمش عەق خۆم وەردەگرم ئەمنەوە 4 سارە تەواو کردیا بە پلەی باشە لە بیرکاریم تەواو کردیا کە مامۆستای بیرکاری هەر هەموو مەکتەبە پێویستە بە مامۆستای بیرکاریە دەچی دەرەی تەڵەبەی سەفی 2 سانەوێ دەرەی 2 جاران دوو نازانی لۆ مامۆستای کۆمەڵایەتی بیرکاری دەرێتەوە باشە مامۆستای کۆمەڵایەتی بیرکاری دەرێتەوە لۆ مامۆستای بیرکاریدا نامەزرێن زای مەسەلەی دامەزراندنی کووە ئێستا دکتۆر ئالان لۆ نمونە دەرێ ئەمە پێویستمان بە مامۆستای نییە لۆ نمونە 5 ملیۆن مامۆستا دامانە 5 ملیۆن مامۆستا هەبی 3 ملیۆنی داوام ناکە وەڵڵا بیلاوەتیلە 2 ملیۆنی بندیوارە لە بن ئەو بندیوارە لە بە ئەو بندیوارە ئەمدا نامەزرێ عەقی منیشی خواردیا 5 ملیۆن کەس دامەزرایە 3 ملیۆن داوام ناکە هەمووی بندیوارە ئێدیام چ بکەم ئێستا دەرێ کەچی قسەشیتی دەرێ مۆزەفمان کاملە کاملە بەس داوام ناکە
بێتە قوتابخانەکان دەبینێت کە کامل ئەگە بێتە قوتابخانەکان ببینی مامۆستای کۆمەڵایەتی بیرکاری دەرێتەوە هەنجینە دەزانیتن ئەوەی پەروەردەی کۆ نووسیوتە تاکەی بێئیشدانیشین لە ماڵدا خانەنشین مەبەستە چیە لەم وتەیەکە هەڵگواسیوە مەبەستم لەم وتەیە ئەوەیە ئەو هەموو دەرچۆدانە مزراوانی زانکۆ پەیمانگەکان ئەوە چەندێکە تەواویان کردو بۆ خۆیان لە ماڵەوە دانیشتون بە ئیش و کاروە عنی هیچ سوودێکیان لەم خوێندنیان نەبینیوە کە ماوەی 16 ساڵ ڕێگەوان هەوڵیان بووە تۆ چەند ساڵە تەواو کردووە؟ من 2 ساڵ تەواو کردووە. هەلی کارێکت بۆ ڕەخساوە بە پێی بڕوانامەکە بە پێی شادەکەت ئێستا کە خەریکی چی لە ئیش و کارە؟ نەخێر منۆک خۆم سەردانی چەندین دایرم کردو سەرجانی چەندین شوێنم کردووە چەندین هەلیکار ڕۆشتم هیچ کام لەوانە نەبووتە هۆی ئەوەی کە من کارێکم دەست بکەی و بتوانم ئەو 16 ساڵە خوێندەی کە خوێندووە بە فیڕۆ نەچە و بتوانم ئیشێکی پێ بکەم. من ئەندازیاریم تاوا کردو کۆلێژی ئەندازیاری خۆ دەرەجەیەکی زۆر بەرزیشی دەوێت چی وای کردو ئەندازیارێک بێتە بەردەم پەرلەمان و داوا لە پەرلەمانتارێکی بێشەهادە بکە کە دای بمەزرێنێت چی وای کردووە؟ وڵای ئیترەوە داواکاری هەموو دەرچوانی دانەمەزراوە بەناوی خۆم هەموو دەرچوانی دانەمەزراوە داوا لە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێمەکەم ئاوڕێکی جدی لەو هەموو دەرچوو دانەمەزراوە بدەنەوە چ بە دامەزراندنیان بێت لە کەرتی حکومی یاخود دۆزنەوەی هەلیکاریان لە کەرتی تایبەت. تۆ چەند ساڵە کۆلێژت تەواو کردووە لەبەر چی هاتوویتە بەردەم پەرلەمانی کوردستان؟ بڵێ 8 ساڵە تەواوم کردووە لەبەرەوە شاتم داوای مافی خۆم بکەم ئەگەر مافەکەمان بدرێت. مافیەوە چییە؟ پێویستە چیتان بۆ بکرێت؟ لە هەموو دنیای هەموو حکوومەتێک ئەولەویات بەوانە دەدات کە زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن. بەڵام لە وڵاتی ئێمە ئەوە وەکو دەیبینین هەمووی لە 2010 هەتا 2019 کە تەخەڕوج کراوە غەیری بەواستە نەبێت هیچ کەسێ بەڕەسمی زۆرێک لە دانەمەزراوان باسی واستاکەن بزەبت واستە هەیە لە دامەزراندون و دانەمەزران هەبووە لەگەڵ خۆت ڕەفیقی تۆ بێت و بلێک مستەوای خوێندن بن ئێستا کە ئەو دامەزرا بێت؟ نەک مستەوای خۆم مەرحەلە چوار بوو مەرحەلەیەکی من ئێستا لەو پەرلەمانە لێرە مۆزەفی ڕەسمیش من چوار بووم ئەو یەک بوو ئەو بۆ دامەزرا تۆ بۆ دانەمەزرای لەبەرەوەی ئەو واستەی هەبوو منش نەبوو. باشە پێم بڵێ حاڵی دانەمەزراوان ئێستا کە چۆنە بەگشتی حاڵتان چۆنە؟ وەڵا بێت چۆن بێ ئەو هەموو کوڕە سەری خۆی هەڵگرەومە گەنجە ئەو هەموو کچە دەرچۆوەتەوە دەیبینی لێرە هەمووی چەند ساڵە تەواوی کردو لە ماڵەوە ئەبێت چۆن بێ حال سەرمایە نەخۆش نەکەون دنیاکە زۆر ساردا. وەڵا ئەوەش ئۆباڵی بەستە حکوومەت. بەڵە خۆشویستان دیارە داواکاری سەرچیەوان دامەزراندنیانە لە حکوومەتی ئەو جارەی هەرێمی کوردستان هەروەکو کە کابینەی نوێ کراوەوە چەند مانگێک بەسەر تشکیلی ئەم کابینە تێتە پەردەبێت و هەمویان هیوایەکی زۆریانەوە بوو کە دابمەزرێنەوە بەشێکیان ئێستا کە لە شوێنەکەی خۆیان یان لە قوتابخانەکەی نزیک خۆیان پێیان وایە کە ئەوان پێویستن و نەقسی مامۆستا هەیە بەڵام حکومە دامەدەنی ئەوان دابمەزرێن من هەر زیاتر لە نێوە و دەرنەچوانە لە ئەو دانەمەزراوانە دەمێنمەوە و ڕاوسەرنج و چیرۆکی زیاتری ئەوان بۆ ئێوە دەگوازمەوە ئێوەش لەگەڵمان بمێنەوە دوای نابڕە بە ئەوەی خۆشەویست شاد دەبمەوە. بەڵە خۆشویستان خۆشحاڵم دوایە نابڕە کوتەیە بە ئەوەی خۆشەویست شاد بووم من هەر لەگەڵ ئەم دانەمەزراوانە کە خەم و غەمێکی زۆر لە نێو دڵیاندایە لەگەڵ ئەوان بەردەوام دەمهەیە بپرسم ئەم جارە حاڵی دانەمەزراوان ئێستا کە چۆنە؟ ئەوان ئێستا کە خەریکی چی؟ سەردانی چەندین دایرم کردو سەرجانی چەندین شوێنم کردووە چەندین هەلیکار ڕۆشتم هیچ مەرحەلە چوار بوو مەرحەلەیەکی من ئێستا لەو پەرلەمانە لێرە مۆزەفی ڕەسمیش لەبەرەوەی ئەو واستەی هەبوو منش نەبوو. لۆ منجەڵی خۆتان ماگانە پڕەوە مەشقاپەکانمان بەتاڵە ئەوە دادوەریە ئێوە دەیگەن ئەگەر دەتەوێت باشتر و ژیانی گەنجان باشتر ببێ ئەو کۆمپانیانە ڕاگرێکە دەستکاری بیانی دێنە هەرێمی کوردستان و تەنیا واستە بی ئێستا دامەزراندن هەیە. خاتون لەبەر ئەم سەرما و لە بەردەم پەرلەمانی کوردستان گربوونەتەوە ئامانجی سەرەکیەوە لەم گردبوونەوەی چییە؟ وڵای ئەمە لە 6 ساڵیەوە ئەوە ئیشی خۆمانەوە بزانم خۆ هەرچی تەڵەبە بی دەزانی سەرما گەرما هەژاری ببڕە 16 ساڵ بخوێنە کچی مستەقبلت ماڵەیە لەبەرچی بندیوار هەیە ئەندام پەرلەمانمانەیە شادەکی زۆری چینیە ئەم نازانم هەیە قانون تەواو دەکات دکتۆرای هەیە لە قانون ئەندام پەرلەمانەکان هاتون بەمە دەڵێن چی وەڵا ئەمە پەرلەمانی خۆمانە ئەگەر پەرلەمانی خۆمانە و تۆ دکتۆرات هەیە لە دادوەری لۆ منجەڵی خۆتان ماگانە پڕەوە مەشقاپەکانمان بەتاڵە ئەوە دادوەریە ئێوە دەیگەن بەڕاستی من نهاتوینە ئاژاوە بنینەوە
کێشەشمان لەگەڵ هیچ پایدارێک و پلەیەکی حکومی نییە ئەمان جی ئێمە بەس دامەزراندنە وەکو سەرەتاترین مافی خۆمان من لە 2015 تەخەڕوجم کردم تا ئێستا بە چۆ کارێکدایان نەمەزراندو ئا خەبووە هاوڕەکانی خۆت بەواسە واستەکاری کە بەشێک لە هاوڕەکانە باسی دەکەن دا بمەزرێ ئەوە هەیە هەر کەسێک بستە پەرلەمان و لە هەر کیانە کۆرش دەکبی یە سەرەتا خزمی خۆی دەبینی ئەو جە شەهادە هەیە نییە ئەوە هیچ پێوە نییە هەیە 2019 تەواوی کردیە بوویتە عەقد و دوو ڕۆژی دی لەگەر ساڵی نوێ دەبتە گرێ بەس دەبتە هەمیشەیی دەبەرسی دانەمەزراوان ئێستا کە بەگشتی حاڵێکی چۆنە بەچی خەریکن لە فەی دەفرۆشی تۆپانێ دەکە کچە بڕۆشوی بگە منداڵی بەخێکارەوەی خەریکەوەنە ینی هیچ خۆبەخشیشمان کردووە خۆبەخشیمان کردووە هەیەوانە بێژی کردووە هەیە شتێ لە شوێنی تردا کۆلێژی پەروەردە کۆلێژی پەروەردە باشە هەموو جارێ دەڵێن کۆلێژی پەروەردەم لەبەرەوەی کۆلێژێکی گرینگە بەردەوام دەبێت گۆڕانکاری بەسەر مامۆستاکانی دابێت خۆ پێویستیان پێەیە بۆچی ئێوە دانامەزرێنە پێویستی چی ئەمە تا ئێستا کە بەشێک ماوانە بێژین سەرپەرشتیارەکانمان شادیان چیە دبلۆمیان هەیە سەیرم پێدە ئێوە لە تیڤەک لە لای کەسە قسەیان کرد ماستەریە بوو کوبەی دەفرۆشت دکتۆرەکانمان خانە نشینە بەکالۆرێسەکانمان وانە بێژە دبلۆم وش و ئەوانەی شادەشیان نیە بخۆیان لەسەرەوە دانیشتون ئامانجم ئەوەیە کە هەلی کارێکم بۆ بڕەخسێ پێویستم کاکە حکوومەت ئێستا دەڵێ دامەزراندن نییە باشە دامەزراندن نییە پێویستمان نییە باشە پێش ئێستا کە دەیانگوت ئێوە بڕۆن ئیشی کە بکەن کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم دەیگو ئیشی کە بکەن باشە کاکە ئەو هەموو دەستەکارە بیانیە چییە کە دەیهێنە هەرێمی کوردستان باشە ئەو مەسولەی بە ئەو مەسولەی ڕاگرن کە دەستی کاری بیانی دێنە هەرێمی کوردستان و بەهۆی ئەوەوە گەنجەکانی ئێمە بێکار دەبن ئەگەر دەتەوێت باشتر و ژیانی گەنجان باشتر ببێ ئەو کۆمپانیانە ڕاگرە کە دەستکاری بیانی دێنە هەرێمی کوردستان و گەنجەکانی خۆمان لەبری ئەودانێ من لە جێگی شمە کرد کە نیپالیەک بەزەی بە مندا داهاتەوە بەهۆی ئەوەیەوە کە ئەو معاشی لە من زیاتر بوو ئۆفی هەبوو لە ئیشکردنیدا بەڵام من نە ئۆفم هەبوو نە ئیسراعاتیشم هەبوو ئەو بەزەی بە مندا داهاتەوە دەگۆ کو دەتانی ئەو هەموو ئیشەی بکەی و هەموو وەکو منیش بوو ئیشەکەی ئامادەی ئیش بکەی ئەگەر بێت و ئیشەکە لە چوارچیوەی شاد و بڕوانامەکەی خۆشێ نەبێگەر کارێکە بێت زۆر ئاساییە ئامادەم هەموو ئیشێک بکەم کە لە چوارچەوەی ئەو بەشەی کە خۆم تەواوم کردودانە بێت بەڵام بەشی نەوت ینی ئێستا تۆ لەسەر نەوتیشی ئەنی تەواوی تر بەشەکەی تۆ زۆر باشە بۆ هەلی کارت نییە نەوت ڕۆی ڕۆی نەماتە ماڵەکان نەوت هەر گونا عباسەوە کە چکە کفرە لە جێشی دەژین نەوتمان نییە لە وڵاتێکی نەوتمان نیە نا ئەگە هەبێ کۆ نەوتمان ئەگە هەبێ کۆ نییە واتە نییە کە شتێک نەتبوو لەکن خۆت مەوجود نەبوون واتە نییە کۆ نەوت ئەم هیچ نەوتێک نبینم پێم بڵێ حاڵی دەرچوان ئێستا کە چۆنە بەگشتی حاڵتان چۆنە حاڵی گەنجان حاڵی دەرچوان ئەوانەی کە دەرچوون و دانەمەزراوە دەکاتە گەنجەکان گەنجەکان حاڵی گەنجەکان پۆبجیە خەوتنە ئیشکردن نییە دەڵێ ئەوەی دەڵێ هەیە بابێ من دەیکەم هەر ئیشەک بێ دەیکەم ئەوەی دەڵێ هەیە پارەی وەردەگرێ هیندی نیپاڵی بەنگلادیشی بۆوانە ئیشەیە جێمانەوەیان هەیە خواردنیان هەیە پارەیان لەمە زیاتر وەردەگرن ئەمن ئامادەمە لە جێمانەوەم ناوێ خواردنم ناوێ وەکو معاشیوان ئیشکەم و وەکووانیش یعنی هەر بەس وەکووان بم وەکووان کە منە بەس ئیشە بێ وڵاتی خۆمە کە نەتوانم وەکووان ئیشکەم باشە کاکە دەڵێ قانونەکەیە دەڵێ 8 ساڵ ئەوانەی دەستکاری بیانی دەتوان 8 ساڵ لە وڵات بمێنەوە ئامادەمە کە 50 کەس بێنم نیپاڵی و لە هێندی نەک 8 ساڵ 12 ساڵە لێرەنە ئەوە کا قانون لەکوێ هەیە بۆچی هاتووتە ئێرە بۆچی لە بەردەم پەرلەمانی کوردستان گرت بوویتێتەوە بۆداکردنی مافەکانی خۆمان مافەکانی ئێوە چین دەتانەوێت چیتان بۆ بکرێت بۆ ئەوی دامەزرین چەند ساڵە لە ماڵەوەین ئێستا پێویستە دامەزرین هەتاکەی ئێستا لە مەکتەبێک داوام دەکەم وانە بێژم 18 مامۆستا بەزم ئازدەڵین ئەوە کاندی ئەو پەڵی 6 مامۆستا 5 مامۆستا نابن ئەکامە داوام نەکەن ئێستاکە مەکتەبێت چری دێ ئێستا ئەمڕۆ نەچوونێتە داوام چۆن بەڕێوە چوو وڵا نەچوین دیرەکە داواش لێکردین
نمانتوانین لەبەرە وەزعی باشە پێم بڵێ چ بەشێکی تەواو کردو چەند ساڵە تەواوت کردووە بەڵێ بەش کوردی تەربیە 2 ساڵە 2 ساڵ بەڵێ هەتا ئێستا هیچ ئەگەرێکی دامەزراندن نەبووە ناوەڵە هیچ نەبووە تەنیا واستە دەبی ئێستا دامەزراندن هەیە واستا دەور دەبینێ زۆرش هیچ هاوڕێ خۆتە بوو لەگەڵ تۆ لە خوێندوو ئێستا دامەزرابێت ویان گوتیە بەس ئەوم نەکردیان باشە بەڵێ باشە پێم بڵێ یعنی ئێوە شکۆتان چۆنن لە قوتابخانەکان وەکو مامۆسای وانە بێژ ڕێز و احترام و لەلایەن مامۆستا لەلایەن مدیرەکان حسابیەوەتان لۆ دەکرێت کە مامۆسایەکی میلاک بێ الحەمدلله لە مەکتەبی ما بەڵێ زۆرش بەس برادرت کەم هەیە لە مەکتەبیتکە دەڵێن ئەوهانیە بەس ئەمن مدیرەکە باشە لەگەرمان زۆر پێم بڵێ لە بەردەم ئەم بارانەیە بۆچی ئێوە هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان هەڵا پێشەشی بە خێراتتان دەکەم تەبعاً لە بێئیشی هاتینە هەمومان دەرچووی دانەمەزراوین من 2013 تەخەڕوجم کردووە ئاداب تاریخ هەتا ئێستا نزیکی 7 ساڵ دەکەم بەشێکی تەواو کردووە ئاداب مێژوو تاریخ لە 2013 تا ئێستا دانەمەزراوی نا دانەمەزراوم هەتا ئێستا ئیشی ئازادم کردیە دەمەک بێ ئیشم دەمەک ئیشم هەیە دەمەک عارەبانە دادنێ دەمەک ئیشی بالە دەکەم لە بالە شەر زەرەرمان لێ دەدەن دەرێنە ڕەش و ڕەساسی و نیلی لە بۆ مەکتەب ئەوەی دیش بالە سزەمینێتەوە نازانین هەجارێ بێشە خەریشین چۆنە ئێستا کە حاڵی دانامەزراوە وەڵای ئەگە حاڵمان لەوە خراتر بێ چییە نازانم حاڵمان باش نییە ئێوە پێم بڵێ هیچ سوودێک لە شاد و بڕوانامەکەی خۆت بینیەوە وەڵا هەر لۆ سەقافەتی خۆم هەر لۆ تێگەیشتنی خۆم لۆ تەفکرینی خۆم نات بالە چ پەیوەندی بە تەخەڕوجە بالە تیشی بە خورما فرۆشتنە تیشی بە جادەیە بالای وانە بڵێ باشە پێم بڵێ بەگشتی ئێستا کە حاڵتان چۆنە ینی حاڵی هاوڕێکانێت وە بەشێک باسیەوە دەکەن دەڵێن هەیە بەواسە دامەزراوە ئەم وتەیە ڕاستە هەیە لەگەڵ تۆ دامەزرابێت ئەوە ڕاز نییە حەقیقەتە کە زۆربەی برادرانی منیان بوویتە وانە بێ ژیان سایق تەکسیە یان ئاسایشە کاتی خۆی مەرحەلە چار بووم هەندێک برادرم گوتیانە وەرن دەبینە ئاسایش و مرور طبعا احترامم لە بۆ هەمویان هەموو براکان برای من مرورە کەسم هەیە ئاسایشە بەس پیشێ من ئەوە دیام تەشخەرم بۆ برادران هات گوتمەوە ئیشی من نییە ئاسایشە من کابراەکەم فەرقم هەیە لەگەوانە ئەوانە لە جێی خۆیان خزمەت دەکەن ئیشی من مامۆستایەتیە پەیامی فەرقیە لەگەوان ئێستاشە لەوانەیە مەجبور بن بە مروراتی بە ئاسایش دیار لە شاری هەولێر جیاواز لە شارەکانی تر بەشێک لە مامۆسایانیش بۆ پشتگیری ئەو دانەمەزراوانە هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان پێم بڵێ ڕەوشی قوتابخانەکان ئێستا کە چۆن بەڕێوە دەچێت یعنی ڕەوشی قوتابخانەکان ئێمە سەرەتا بەر ئەوەی دەست بە ڕەوشی قوتابخانەکان بکەین یعنی ئەو هەموو دەرچوانە زانکۆ پەیمانگەکان هاتینەتە ئێرە دەبوایە زیاتر بێن دەبوایە ڕێژەکە زیاتر بێ هیوادارم یعنی زیاتر بێن حکومەت دەبێت پلانی هەبێتن لە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان پلان ئەگە پلان هەبایە ئێمە بە هەزارەها دەرچوی زانکۆ پەیمانگەکانمان هەیە ئێمە لەشکرە دەرچوی زانکۆ پەیمانگەکان لە کوڕان و لە کچانمان هەیە ئەو لەشکرە یان ئەوەتە ئەندام مەدبەخن یان ئەندام گازینۆن ئەوە حقیقەتە ئەگەر حکومەت پلانی هەبی خۆ پلانەکە زۆر ئاسانە پلانی حکومەت ئەگەر حکومەت بێ زۆر ئاسانە ئەوانەی لە مێشە دانەمەزران ئێستا بەڕێز هەیە لێرانە هەیە 8 ساڵ 7 ساڵ 9 ساڵ 10 ساڵە دانەمەزرایە ئەوانە وەکو گرێبەست دادەمەزرێنم هەشر ئەوەکەی کمترە بە ئەوانەی لە 7 ساڵ کمترن ئەوانە دەکەمە گرێبەست بابە گرێبەست دابمەزرێن ئەوانی تر بەوانە بێش ئەگەر هێشتان هەرماوە ئەوانی تر لە کەرتی تایبەت دادنێم ئەمە ئەو هەموو خەڵکە بەنگلادیش و فلیپینی و هندی و نازانم بەسم و ڕزمەتیە هەندێکی دەنێرمەوە یعنی دڵی ئەو دەرچوانە ڕازی دەکەم هەندێکیان دەکەمە گرێبەست هەندێک وانە بێش هەندێکیش دایان دەمەزرێنم ئەوانەی خزمەتیان زۆرە معقول نییە تو 11 ساڵ 10 ساڵ ئەتوو دانە بمەزرێ ئەوە لە تو وڵاتێک وایە یعنی ئەوە لە فلیمی هندیش ئەو تشتە نییە باشە پێم بڵێ تۆ وت مامۆستام لە نێو قوتابخانەکەم ئێستا پێویستان بە مامۆسایە لە قوتابخانەکە لە قوتابخانەکان پێویستە وەزارەتی پەروەردە لایەنی پەیوەندیدار تعدیلەکی جەداول بکات جەدوەلەکان هەموو ڕێک بێخیتەوە ئەوانەی تەمەنیان گەورەیە یعنی ئێستا مامۆستای بەڕێز هەیە ڕێز ملۆیان برای منن مامۆستای منن تەمەنیان زۆر گەورە بووە ئەو مامۆستایانە چیان لێ دەکەم ئەو مامۆستایە بەڕێزانە بە خانەنشین ببن ئەوانی تریش تعدیلەکی جەدوەل دەکەم دەبینی لە هەندێک مەکتەب شاغیر دروست دەبێ ئەو دەرچووە بەڕێزانە ئەو قوتابی و خوێندکارانەی دەرچووی زانکۆ پەیمانگەکان ئەوانە دێم لەو قوتابخانانە شوێنیان دەکەمەوە معقول نییە ئێستا من مامۆستایەکی میلاکم من بۆ بچم بەوانە بچم بە محاضر دەرسی برێمەوە یا من بۆ بچم لە مەکتەبەکی ئەهلی دەرس برێمەوە خۆت شتەکان دیارە کاکە ئەو خەڵکە تەمایەکی زۆر خۆشیە بوو وەتی حکومەتەکەی برا گەورە شتێکی باشمان لۆ دەکا ئەو خەڵکەش دێرانە هاتینە داوا لە بەڕێزیان دەکەن
داوا لە بەڕێزیان دەکەن شتێکی لە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بکەن ناکرێت ئێوە ئەو هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگەکانە داماو بکەن لە هیچ وڵاتێک شتیوان نییە یعنی داماوکردنی دەرچوانی زانکە و پەیمانگەکان یعنی بە نەخوێن بەخوێن ینی نەهێشتنی خوێندەواری یعنی ئەوانە وا لێ دەکەن کۆمەڵگەیەکی نەخوێنەوار دروست بێت کۆمەڵگەیەکی نەزان کۆمەڵگەیەک دروست بێتن سبێنێ هیچ نەزانی باشترین چوینی توێژی کۆمەڵگا چێە مامۆستا و دەرچوانی زانکۆ پەیمانگەکانە مامۆستا و دەرچووی زانکۆ پەیمانگەکان ئەوانە باشترین چوینی توێژی ئەو کۆمەڵگایەنە ئەگەر تو ئەوانەت بەرداخە و کۆمەڵگایە چۆن دروست دەبی پێشکەوتن چۆن دروست دەبی وڵات چۆن دروست دەبی دەوڵەت چۆن دروست دەبی باران وردە وردە دەبارێت و هێشتان دانەمەزراوان کە خاوەن بڕوانامەی بەرز و ئەندازیار و قانون و بەشێکی پزیشکی و زۆرێک لە پەیمانگاکان ئەمڕۆ لە شاری هەولێر هاتبوون بۆ داواکردنی مافی خۆیان بەڵام بەداخەوە تەنها چەند پەرلەمانتارێک و یەکێک لەو پەرلەمانتارانە سۆرە عەمەمەد لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەدەمیانەوە هات ئەگەر نا هیچ کەسێک نەهات گوێ لە ڕاو سەرنج و تەنانەت داواکاریەکانی ئەوانش بگرێت بۆ هیوایی ئاوڕێکی جددی لە دانامەزراوان بدرێتەوە و ئەوانیش بکەوێنە سەر ڕێچکە و ژیانی خۆیان لە هەرێمی کوردستان ئەڵلقەیەم جاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن سوپاس بۆ هاوکارم یونس عەبدوڵڵا تاڵقەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی ئەڵڵا بن.